ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ هەموو چاوەکان لەسەر سوودانی بوون بۆ وەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ، بەڵام نەینات. کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بوو، لەوێ هیچ بڕیارێک نەدرا بۆ ناردنی موچەی موچەخۆران. هەروەها فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی سەردانی سوودانیان کرد سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەوەی کە بڕیار بدات موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێش جەژن بنێرێ، وتبووی ناتوانێت. بەڕاستی ئێستا خەڵک ینی موچەخۆر و تەنانەت خەڵکیش ینی کە بازاڕیشێک دێتەوە زۆر پەرێشان و نیگەرانن لەوەی کە ئەم جەژنە جژنێکی قورسە بێ بۆیان کە دەچیتە ناو بازار ڕاستەوخۆ هەست بەوەکەی کە بازار گەرم و گوڕ نییە، گیرفانی موچەخۆر بەتاڵە، چونکە چاوەڕێی دەکرد پێش جەژنی قوربان موچەکەی وەرگێ، بەڵام لە نێوان کێشە و ململانەی هەولێر و بەغدا موچەکەی ئەوان بۆتە قوربانی. ینی پێشتر کۆمەڵێک هەوڵ هەبوو هەم لە ڕووی دانوستانی سیاسی و هەروەها دەگوترا تەکنیکی و دارایی، بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو، چونکە بڕیارەکە سوودانی یاوێتی وەزیری دارایش نووساوی دەکرد کاڵێ بودجەی تایبەتی هەرێمی کوردستان لە بودجەی 3 ساڵێکەدا نەماوە. ئێستا موچەخۆر بەرچاوی ڕوون نییە چارەنووسی موچەکانی چی لێ دێت، چونکە هەرەوەی کە ئەمڕۆ سوودانی بە فراکسیۆنی یەکگرتووی ڕاگەاندبوو دەڵێت لە ماوەی ڕابردووشدا لەسەر بەرپرسیارەتی خۆم واژۆم لەسەر نردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کردووە. حکوومەت هەرێمی کوردستان پابەت نییە بە ڕێکەوتنەکە، داهاتی نانەوتی کە لە 150 ناینێرێ، داهاتی نەود نانێرێ، کە ئەمانە هەموو کۆمەڵێک کێشەن کەڵەکە بوون و ئێستا باجەکە موچەخۆر دەیدات کە ئەم کێشانە لە کاتێکدا دەبوو لە نێوان هەردوو حکوومەت بەڕاستی چارەسەر بووە، یاخود ئەوەی کە حکوومەتی عێراق کێشەی لەسەری هەیە نیگەرانە دەبواە سکاڵای لە دژی بەرپرسانی حکوومەت تۆمار بکردای بەوەی کە داهاتی ناوخۆ و داهاتی نەود نانێرێ. بۆچی دەبێ موچەخۆرم باجەبات و موچەکەی پێنەدرێت؟ بەڕاستی زۆر قسە لەسەرم بابەتە کراوە، زۆر ئێمەوەکو میدیاکار بە تایبەتی لە زووم زۆر بەرنامە و زۆر خەڵکی پسپۆرمان بۆ وەرگتووە، ناکرێ هەر بەم شێوەیە ئەم کێشانە بمێنەوە و موچەخۆر هەموو مانگێک دڵی لە مشتیا بێ ئایا موچەکەی دێت یاخود نایە. سیاسیەکان و بەرپرسانی هەرێم بێباکەن هەتاوەکو ئێستا لەوەی کە چۆن چارەسەری ئەم کێشە بکەن و ئەبووە چارەسەریشیان بکردە کە پێش جەژن کە جەژنی قوربانە موچەخۆر موچەکەی وەربگرتە. من بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرەم میوانداری زۆر بەڕێز داراسیەکانیانی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانم کردووە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵم دەبێت. کاک دارە سڵاوت لێ بێت، ئەگەر پێم بڵێیت تقریبا ئێوە ئاشکراتان کرد کە سوودانی ینی چی وتووە لەسەر موچە، بۆ من گرنگە بزانم ئێوە چیتان بە سوودانی بوو. هەر ئەمەی کە منێڵێم ئایا پێتان گوت کاکە باجەکە بۆ دەبێت ینی موچەخۆر بیە لە کاتێکە ئەوە کێشەی سیاسی و بەڕاستی داراییتانێ لەگەڵ حکوومەتی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان؟ فەرموون. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ ئێوە، سڵاوی لە بینەرە بەڕێزەکان. دیارە دوای ئەو بارودۆخی کە دروست بوو و دوای نووسراوەکەی وەزارەتی دارایی کە ئاماژەی بەوەدا کە پشکی دیاریکرا و لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لای بەغا کۆتایی هاتووە، ئێمە لە سلێمانی کۆبوونەوە یەکمان کرد و بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین نووسراوێکی تایبەتی ئاراستەی بەڕێز سوودانی کرد کە تایدا زۆر بە ڕاشکاوانە باسی ئەو بارودۆخەی کرد کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان تایان کە پێویستە هەوڵەکان بگخڕێتە گەڕ بۆ ئەوەی ئەم کێشەیە کۆتایی بێ و دوجار
ئەمە مەسئولێتێکی یاسایی و مەسئولێتێکی نیشتیمانی و مەسئولێتێکی ئەخلاقیە لە ئەستۆی هەموو بەرپرسان بە تایبەتی کە بەڕێزیشان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی فیدراڵە. دوای ئەوە ئێمە کاتمان وەرگرت کە سەردانی بکەین. ئەمڕۆ نزیکەی کاتژمێرێک و ئەتوانم بڵم 10 دقە زیاتر لەگەڵ بەڕێزیا دانیشتین، زۆر بە ڕاشکاوانە گفتوگۆمان کرد و بابەتی سەرەتا و کۆتاییمان بریتی بوو لە داکۆکی لە شایستە داراییەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بەداخەوە لە هەرێمی کوردستان ساڵانێکە موچەخۆر بوونەتە قوربانی ناڕێکی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵ. ئێمە وتمان بۆ ئەوە نەهاتوین داکۆکی لە هیچ کامێک لە حکوومەت و لایەنە بەرپرس و کارکتەرە سیاسیەکان بکەین. ئێمە بۆ ئەوە هاتوین داکۆکی و پاڵپشتی داوای ڕەوای هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بین کە ئەمە بارودۆخێکی نەخوازرا و مانگانە دووبارە ئەبێتەوە، ساڵانە چەند موچەیەکیان ئەفەوتێ و لەم بەرە جەژنانەیە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی ئەویان کە بەڕێستان ئەم کێشەیە چارەسەر بکەن و چۆن لە ڕابردووە چارەسەر کراوە ئێستاش هەوڵێکی جدی بدرێ بۆی کۆتایی بەم بابەتە بهێنرێەوە گرنتێک دروستیش بێ بۆ داهاتوو کە هەمومان ئەزانین ئەم بابەتە لە دادگای فیدراڵی بڕیاری لەسەر دەرچووەوە یاسای بودجەی گشتی عێراقەیە و قانونی موازنەی عێراقەیە و هەروەها قانونی ئیداری دەولە هەیە. بەڕێزیان زۆر بەوازحی وەڵامی داینەوانێ ئەتوانم بڵێم گفتوگویەکی زۆر ڕاشکاوانە زۆر بەوردی تەواوی ئەو خشتە و داتا و ژمارانەی بۆ ئێمە شی کردەوانێک کە لەلایەن وەزارەتی دارایی و دیوانی چاودێری دیوانی ڕقابەی مالی هەمی هەرێمی کوردستان هەمووی حکوومەتی عێراقی فیدراڵ ئەو نەیشاردەوە وتی من تا ئێستا ڕاستە بڕیاری دادگای فیدراڵی هەیە و ئێمە داواشمان لە دادگای فیدراڵی کردووە کە تەوزیح بدا و وتویانە تەوزیح پێویست بە تەوزیح ناکە زۆر ڕوونە و ئێستاش بەهۆی ئەوەی دادگای فیدراڵی هەمویان حزوریان نییە لێرە ئێمە ئەمانەوێت لە چۆنەڵێ زیاتر لەگەڵ یانە گفتوگۆ بکەین ئەم بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە زۆر بە سەریح عیبارە وتی ڕاستە ئەڵێ ئەبێ حکوومەت موچە دابین بکە بەڵام ئەڵێ لە هەمان ئەمە بڕگەی یەکەمە دووە موسێمیش ئەڵێ ئەبێ هەرێمیش داهاتی نانەوتی ڕادەست بکە و هەرێمیش ئەبێ پرۆسەی تەوتین جێبەجێ بکە و هەروەها باسی دۆسیەی فرۆشتنی بە قاچاقی نەوتی هەرێمی کوردستان زۆر بە ئاشکرا وتی ئێمە ڕۆژانە وێنەی خاڵە سنووریەکانمان بۆ دێ کە نەوتی هەرێم بەداخەوە بە تەواوی وڵاتانی دنیاە بڵاو بۆتەوانێت کە بە قاچاق ئەفرۆشرێ و لەوەش کارە ساربارتر کە ئاماژەی پێداوتی ئەو نەوتە بە $30 فرۆشرێ کە ئەمە زەرێکی گەورەیە لە خەزێنەی عێراق درێ لە داهاتی عێراق درێ وەستەمێکی گەورەیە بەرامبەر بە گەلانی عێراق بەبێ جیاوازی هەم کوردستان هەم ناوەڕاست و خواروی عێراقە کرێ ئەم دەسەڵاتە جۆرە لە جۆرەکان بێباکە و لەگەڵ ئەوە شاوتی نایەنەوێ ڕێکەون باشە ئەمانە هەمووی قسەی گرنگێنانی کراون ینی قسەکە بۆ ئێوەمانانەوەیە کە ئەم کەسە دەسەڵات بەدەسە باڵای عێراقە بینن کە بڕیارەکەش لەوە دەرچووە خۆ دەبێ پێی بگوترێ کاکە بۆچی موچەخۆر ببێتە قوربانی بۆ ئێوە دەتوانن سکاڵا لە سەرۆکی حکوومەت و وەزیری داراییکەن لەسەر ئەم بابەتە بۆچی موچە بووەتە بارمتە لە بینی هەردوو لایەنە کە ئەم یاری پێەکەن خەڵکی پێ عەزابەیەن زۆر تەواوە کاک سامان هەمان پرسیارمان ئاڕاستە کرد وتمان ئەوەی بووە بە زەحی بووە بە قوربانی موچەخۆری هەرێمی کوردستانە خەڵکێکی بێتاوانە دەسەڵاتدارێکی بێباک و بێپلان هەیە بەڵام لەولاوە هاوڵاتیەکەیە کە مافی خۆیەتی مافێکی ئاسایی و یاسایەتی شایستە دارایی و موچەی خۆی وەربگرێ وتی زۆر تەواوە ئێمە ئەتواندرا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگر نەبووە لە بەردەمی پرۆسەی تەوتین هەتاوتی هەر وەزارەتێک هەر فەرمانگەیەک ئامادە بێ پرۆسەی تەوتیم کا ئەتوانێت بەپێی بڕارەکەی دادگای فیدراڵی ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ بکە وەکو تەواوی فەرمانگەکان باشە ماڵ سادارەخواگە تۆتینەکەش بکرێ ئەو بڵێ لەولاتۆ لە ناو بودجەیە هیچ حسابێکرد نەماوە ئەی چۆن پارە ئەیە
یعنی جیاوازیەکە چییە لەم قسەیە؟ من کە تەوتینەکەم فەرمانبەرێکی هەرێمی کوردستانم لەوەی کە بودجەم نەماوە کە ئەڵێ تۆ پیشپارێکت نەماوە. بەڵێ دیارە ئێمە باسی بڕگەکانمان کرد. بڕگەی یەکەم حکوومەتی عێراق پابند بووە لە مانگەکانی ڕابردووە موچەی فەرمانبەرانی ناردووە، بەڵام دوو بڕگەکەی تری کە هەر بڕیارن ئەوانیش هەر لە دادگای فیدراڵی دەرچوون کە باسی تەوتینەکە نەکراوە و تەوتینەکە نەیشاردەوە، وتی ئەم مەنەسەی کە ناوی ئەنێن هەژماری مێن ئەم بابەتەی کە بەدی لێ دروست بۆ پرۆسەی تەوتین، وتی ئەوانیانەوێت لە ژێر کۆنتترۆلی خۆیانە بێ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان تەحکومی بەسەرەوە بکە. ئێمەش ئەمانەوێ ژمارەی وەزیفی بۆ هەموو فەرمانبەرێکە بێ، ڕقەمی وەزیفی بۆ هەموو فەرمانبەرێکە بێ، کۆدێکی تایبەتی هەبێ بۆ ئەوەی ئێمە بەداخەوە باسی لەوە کرد کە لە هەرێمی کوردستانە چۆنەڵی ژمارەیەکی زۆر لە موچەخۆری بندیوار هەبوو، ئەیانوێ کۆتایی بم بابەتە بێنن. و خاڵی تریش مەسلەی داهات و داهاتی خاڵە سنووریەکان و فرۆشتنی نەوت و کە ئەمانە ئێمە ئەوەی کە بەلامانەوە پرسیارێکی جددیە. ئێمە ئەم پرسیارە جددیە ئێستا ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی بدەنەوە ئایا بۆ هەرێمی کوردستان کە خۆی موچەی پێدابین ناکرێت کە ناتوانێت ماگانە موچە بدا بە فەرمانبەران لە ڕابردووە ساڵانی ڕابردوو وەکو بەڕێزت دەزانی جۆرەها سیستەمیان هێناوە، سیستەمی لێبڕین و پاشەکەوت و خەرج نەکردن و ئەم مستەڵەحاتانەی کە هاتنە ناو زاراوی ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوانە کە نەیانتوانی موچە دابین بکەن. تۆ لە بە بڕیارێکم کێشەیە بۆ چارەسەر بوو لەولاوە تۆ بۆ نەوتی هەرێمی کوردستان کە ئەم نەوتە مڵکی پارتێکی سیاسی دەسەڵاتدارێک نییە، مڵکی هەموو تاچێکی کووردە، بۆ لە بازاری دنیاە نرخی نەوت $70 بۆ تۆ ئیدێ بە $30 و $31. ئایا ئەمە بە تاڵان فرۆشتنی سەروەتی کوردستان نییە، سامانی نەتەوەی ئێستا و داهاتوو نییە؟ لەولاوە بەداخەوە بۆ ئامادەنی ئەجا باسی زۆر بەوردی حتا نوسخەیەک لەو راپۆرتەی لەو خشتەی بۆ هەمومان کۆپی کردودا دەست هەر چوارمان بەڕاستی وتی ئەمەیە بۆی حەزەکەم بەوردی ئێوە سەیری بکەن کە هەرێمی کوردستان ئێمە هەمومان ئەزانین، وتی خۆیان ئەڵێن لای کەمی 350 ملیار بۆ 400 ملیار داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە. وتی نەوەت لەسەر نەوەت و ئەوە بڕیاریاندا نەوەتیان نرد، نەوەتەکەیان دابەزان بۆ 6-6ەکەیان دابەزان بۆ 7 بۆ 50 وتی ئێستا بازە 48 ئەوەکەن. یعنی ئەمە جۆرێکە لە یاریکردن و من پێم وایە متمانە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵان نەماوە و ئێمە وتمان باشە ئەمانە هەمووی تەواون بەس ڕێگا چارە چییە بۆ میلەت ببێ بە قوربانی، بۆ هاوڵاتی ببێ بە زەحیە لە نێوان دوو حکوومەتە لە وڵاتێکی دەوڵەمەندە. وتی ڕێگا چارەکە ئەمەیە، وتی من ئەمەی کردومە تا ئێستا لەسەر مەسئولیاتی خۆم کردومە. وتی خۆشتان ئەزانن من بە کۆمەڵێک هاوچێشە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدراڵم، من بەرپرسیارم لە بەرامبەر ئەنجومەنی نوێنەرانە، بەرپرسیارم لە بەرامبەر دادگا، بەرپرسیارم لە بەرامبەر دیوانی چاودێری دارایی. وتی ئەوانە هەمووی کۆکن کە هەرێمەم کەم و کوڕیانە هەیە. وتی من تا ئێستا لەسەر مەسئولیاتی خۆم تەحملم کردووە، بەڵام لەمە دووە ناتوانم بەڕاستی هیچکە لەسەر مەسئولیاتی خۆم ئەم پارەیە بنێرم ئەگەر ئەم ڕێڕەوە هەڵەیە ڕاز نەکرێتەوانێ ناکرێت لەسەر هەڵەیەک بەردەوام بی. لەبەر ئەوە داوا ئەەکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان هاوکار بین. وتی من متعاتفم لەگەڵ خەڵکی کوردستانە، لەگەڵ موچەخۆر و هاوڵاتی کوردستانە نابێتە پارە و ناچێتە گیرفانی هیچ موچەخۆرێ. یعنی هیچ نەبووە پێ جەژن خۆی توانی سولفەیە بات و پارەکە موچەکە دابش کرێت دوای ئەم کێشە بکەوتاتە دوای جەژن. ئێستا پێ جەژن پارە نادرێ بەڕاستی. سامان پرسیارەکەت زۆر جوانە. ئێمە باسی ئەم سولفەیەشمان کرد. باڵێ وتمان ناوی ئەنەی هەرچی موچەیەک بنێرە پێش جەژن. وتی ئێمە پێشتر ئەمەشمان تاقی کردوتەوانێ ئەجا تایەتی لە خشتەکانە بۆ منە ئەوەنە قەرز لە فڵان بانک کراوە ئەندۆ قەرز لەوە کراوە کۆی قەرزەکانیشی لەسەر هەرێم کۆ کردەوەتی هەرێم ئامادەن 1 دینار بداتەوە.
يعني تەسەورەکەم وەکو ئاماژەم پێدا یعنی ئەو ڕێگانەی کە من و تۆ بیری لێەکەینەوە هەمووی بیری لێکراوەتەوە یا تاقی کراوەتەوانێت بەڵام ئەمەی پرسیارە جدیەکەیە بۆ هەرێم ناوێ ئەم کێشەیە چارەسەرکە بۆ هەرێم خەڵکی هەرێمی کوردستانە کاتە قوربانی لە پێناوی فرۆشتنی بەتاڵانبردنی نەوتی هەرێمی کوردستان لە پێناوی زۆر باوازحی وتی معقولە لە هەرێمی کوردستانە 22 خاڵی نافەرمیان نایاسایی هەیە بۆ ئاڵ و گۆڕی کەلوپەل و هێنانی قاچاق کەوتی دوانیان لە هەولێر و 20یان لە سنووری پارێزگای سلێمانیە ئایا ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان نایانەوێ بەزەیەکیان بە خەڵکی کوردستانە نایەتەوە ئایا بۆ ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان بامە با ڕووگلەیمان لە بەغان نەبێ پاشە بۆ لە نێو سەیتەرەکانی نێوان هەولێر و سلەیمانیە بۆ ئەبێ ئەم سەرانەیە بستێنرێ بۆ زوڵم لە خەڵک بکرێ یعنی ئەم هاوڵاتیانەی هەرێمی کوردستان گوناهیان چییە کە ئێستا بوون بە هاوڵاتی و بوون بە قوربانی لەژێر دەسەڵاتی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە باشە مامۆساخۆ هەموو ئەم قسانە قسەی جوانن بەڕاستی سەرۆگۆزیرانی عێراق دەتوانێت بە پێی یاسا هەموو ئەم مافە بەدەست بێنێ یعنی تۆ سکاڵا لە حکومەتی هەرێمی کوردستان کە یعنی بۆچی هەموو چەکێکی دەستی حکومەتی عێراقیش بڕینی موچەیە ئێخۆ بۆ لای بە بەرچاویەوە بەتانکەرە نەو دەفرۆشیەوە تا معلوماتی باشیە لەسەر خاڵ سنووریەکان وەڵای ئەزانرێ چەندێک کۆکرێتەوە داهاتەکەی چەنە ئێخۆ هەموو ئەمانە لە بەردەست حکومەتی عێراقا هەیە قسەیش ناکات ئەمە پێمانەڵێ هاوچێشەکەی لەوە ئاڵۆسترە گفتەکان لەوە گەورەترن کە ئیرادەیەک هەبێ بۆ نمونە لەلایەن کەسێک یان لایەنێکەوە بۆ چونکە هەمومان ئەزانین لەگەڵ ئەوەی لەگەڵ عێراقا کێشەی زۆر هەیە ئاڵۆزی هەیە بێمتمانەیی هەیە بەڵام لەو لاشەوە کۆمەڵێ خەڵکی تر سوودمەندن با بڵێن کۆمەڵێ مافیا کۆمەڵێ کۆمپانیا لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمە دیارە دەستێکە ڵاو کراوە کە لە پشتی دەسەڵاتی عێراقی فیدراڵەوە هەیە کە بەداخەوە گەلێک کراوەتە قوربانی یعنی ئەزمونێکی سیوێک ساڵی ناشرین کراوە قێزەون کراوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناومێت کراون کە ئەمە بۆیە ئەو ئێمە باسمان لەوە کرد چارەسەر چییە وتی چارەسەر ئەمەیە کە هەرێمی کوردستان ئامادە بێت داهات ڕادەستکە پرۆسەی تەوتین بکە و ئێمە دەمێکە باسی ئەومانە کرد پێویست بە ڕێکەوتن ناکە پێویست بە جێبەجێکردنی یاساکە یاساکە جێبەجێکە و ئەو کاتە بەرامبەر بەغا هەرێم سنگ دەرپەڕێنێ بڵێ من ئەوەی لەسەر شانم بووە جێبەجێم کردووە بەس تۆی خۆت جێبەجێ نەکەیت و بڵێ ئەبێ سوودانی هەرپارە بنێرێ و حکوومەتی عێراقی هەرپارە بنێرێ ئەویش بەڕاستی لە چوارچێوەیەکی سیاسی حکومی ئیداری کۆمەڵایەتی فشارێکی زۆری لەسرە هەتا نێشاردەوە وتی هەر پەرلەمانتارەکان لە هۆڵی پەرلەمان ئاگاتان لێ نێکی بە ئێماکەن کە لەسەرەوەی ئێمە موچانێرین بۆ هەرێمی کوردستان یعنی زۆر بە شەفافی بەڕاستی دووە زۆر بە سەراحەت قسەی کرد بەس کاک دارایانی خۆ تۆ پیاوێکی خۆت قانونیت ئەمە لە ڕووی یاسایی و ئەمەی بڕیارەی وەزارەتی دارایی و حتمما سوودانیشیانی لە پشتێتی کە ئاڵێ بودجێی یا پارەی پێویستی نەماوە هەرێم ئەمە ڕاستە یا ئەمانە بیان و ئەساسیەکەن بابەتەکە لەوایە کە باز لە نەفەقاتی فعلیەکە ئەو نەفەقاتی فعلی کە 12.67 پشکی هەرێمی کوردستان ئاخرە ماڵێ بۆ ساڵەکە بۆ ساڵەکە ئەو هاتووە داهاتەکانی هەموو کۆ کردوێتەوە ئەمان داهاتەکانی نەوتی نانەوتی ئەو قەرزانەی حکوومەت کردوێتی لە عێراق و ئەو موچانەی کە وەری گرتووە مانگانە هەمووی کۆ کردوێتەوە کە کۆیە کاتەوە ئەڵێ پشکی هەرێمی کوردستان لە بەشە بودجەی عێراق کۆتایی هاتووە بۆ ئێوەزیری دارایی دەڵێ ئەوان بە کەیفی خۆیان ڕقەمیان لیاوە لەسەر نەوت و داهاتی ناوخۆ لە خۆیانەوە بە خەیاڵی خۆیان دا ناوتیانەوە نێ باش کاک گسامان ئەو ئەڵێ بۆ ساڵی 2024 هەرێمی کوردستان 399 ملیار دیناری ڕادەست کردوین باش بۆ دوان زەمان باش بۆ ئەم ساڵ ئەگەر هەڵە نەبم بۆ ئەم 4 مانگەیە بۆ 5 مانگەیە چەنە 199 ملیاری ڕادەست کردووە بەڵێ
ئەمە نووسیوێتی و بڵاوی کردوێتەوە دەی هەرێمی کوردستان بەڵگەی هەیە ئێمە کاتی خۆشی بە وەفدەکەمان گول لە بەغا ئەگەر بەڵگەتان هەیە ئێوە پێتان وایە پابندی خۆتان بەرامبەر بە بەغا جێبەجێ کردووە وەکو بڕیارەکەی دادگای فیدراڵی دیکە وەرز لە بەغا سکاڵا تۆمارکەن بەس هەمومان ئەزانین تەوتین لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە بەوەی بڕیاری دادگای فیدراڵی بڕیاردیان نەخێر داهات ڕادەست کراوە نەخێر نەوت کە بڕیارە بەپێی ژووری تحکیمی پاریس بەپێی بڕیاری دادگای فیدراڵی بەپێی دەستوری گشتی عێراق ئەبێ لەژێر چاودێری حکوومەتی عێراقی فیدراڵا بێ و ڕێکخراوی سۆمۆ و بە هاوبەشی هەردوو لابێ ئایا وایە پێم وایە هەموو هاوڵاتی هەرێمی کوردستان ئەو شایدێداکات نەوتی هەرێمی کوردستان باشە ئێوە وشتان لێ بپرسیایە بتان وتایە ئێوە هەر خۆتان نایەڵن یاسای نەوت و غاز دەنگی لەسەر بدرێ هەروەها ئێوە وەزارەتی نەوت ڕێ ناکەوێت لەگە کۆمپانیەکانە بۆی هەناردەی نەوت هەرێمی کوردستانیش دەست پێ بکاتەوە ئەو پرسیارەشمان ئاراستە کرد وتمان هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کە وەستاوە زەرری لە داهاتێ وتی ئەم قاچاقبردنی نەوتە وتی ئێمە زەرەرمان کردووە وەکو عێراق لەلایەن ئۆپێکەوە سزا دراوین ئەمە بەشێک بەشەکەی تری وتی هەرێم داوای ئەوەیە کرد کە ئێمە نرخی بەرمی لە نەوت لە 6 دلارەوە بەرزکەینەوە بۆ 16 دلار ئەوە بوو کردمان لە ئەنجومەی نوێنەران دەنگی لەسەر درا یاسای بودجە هەموار کرایەوانێ بەڵام دوجار هاتن لە ڕێی کۆمپانیاکانەوە گرفتیان دروست کرد هەتا باسی لە کۆمپانیا ئەمریکەکان کردی و تومان ئەوە لە 100 پشکی نەوتی هەرێمیان لایە ئەوە باار نەبێ با ئەوەی تر بڕوا گرفت دروست مەکەن وتی ئەوان دێن داوای چیەکەن داوای قەرزی کۆنی کۆمپانیاکانەکەن کە خۆیان نەیانداوەتەوە ئەمە یەک دووەم داوای تێچووی پێشوەختەکەن ینی پێشەوەی دەست بە پرۆسەکە بکەن داوای چۆنەڵێ وەرگرتنی پارەکانیانەکەن لەبەرەوە کاک سامان کێشەکە لە ئاستێکی زۆر مەترسیدارە ئالۆز بووە بێمتمانەیەکی تا سەرێسقان لە نێوان هەردوو لادایە و هەردوو لایەن من پێم وایە بە تایبەتی هەرێمی کوردستان ڕۆژ بەڕێیەکە و چاوەڕێەوەکە گۆڕانکاریێک ئەم گۆڕانکاری کە هات لەم ناوچەیە شاڕوو بدا و من هەتا ئەزمونێکی تر ئەڵێن من نازانم ئەمە لەوانەیە ئەو کاتە من تەمەنم وانە بوو بێ ئەڵێن لە هەفتاکانی شارێمی کوردستان موچەی فەرمانبەرانی چەند موچەیەکی خواردووە لەنەوە تو 6 بینیمان کە خواردیان ئەوە فێر بووە یعنی ئەمە بووە بە ئەڵێ خوێ گرتت بە شیری تەرچی نادەی بە پیری بەداخەوە هەر کێشەیەکیان بۆ دروستە بێ دەست بۆ موچەی باشە خۆ هەمووی باس لە گۆڕانکاریەکە لە عێراق گریمانم گۆڕانکاریە ڕوویە یاخود ئەم هەڕەشانەی کە هەرێمەیکە بەدیلەکە نییە مامۆستا بەدیلەکە کە تۆ سبەینێ کە گۆڕانکاریش ڕووبە ئۆکەی هەڵێ من حکومەتی هەرێم و خۆم موچەی خۆمێم ئایا توانێ بیە ینی ئێوەمانە باس لەوە کەنکا کار بەداهاتی ناوخۆ و نەوت خۆ ئەتوانێ ئێستا موچێ بانایە من ئەڵێم ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان هەستی بە بەرپرسیارەتی بکردایە مادا ئەو ناڵێ من داتام ڕاستە و کێشەم نییە و راپۆرتی دیوانی چاودێری دارە کە بەغام گرفتەی بۆ دروستەکە تۆ داهاتێکی زۆری ناوخۆتەیە داهاتێکی زۆری فرۆشتنی نەوتت هەیە داهاتێکی زۆری خاڵە سنووری تێ دێوەنە جەری بە بڵێ خۆم موچادەم ئەمەش ناکە ئەڵێ من ئەمە بۆ خۆم ئەوەی بەغاژ هەرە بێ بیردەم کە ئەو نەی نرد خۆتە زانی مانگی 441 ملیاری نرد ساڵی ڕابردوو دەی موچەی مانگی 12 دابش نەکرد وتیان ئەو پارەیە کەمە و ئێمە لێتان پرسی ملیاری نردووە پارەی تاوای موچۆ نەناردووە کە هەرێم ئەڵێ ئەوە تەکمیلەی مانگی 11 بووە کە من موچەم پیاوە گرفتەکە لەوەدایە ساڵی 2023 هەرێمی کوردستان 3 موچەی فەرمانبەرانی لە ناو برد یان نەیدا خواردی چین ئەوان نایان نابوو خەرج نەکراو خۆ داهاتی ئەم 3 مانگەیان چی لێ کرد نەشیاندا بە عێراق هی ناوخۆ ینی ئەمە حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئێستا ئاڵێن گۆڕانکاری جا گۆڕانکاریەک کە بێتە مایە ئەوەی فەرمانبەرێک و خانەنشینێک و موچەخۆرێک و مناڵێک لە هەرێمی کوردستان بێتە قوربانی و زەحێ بدا ئەمە چی گۆڕانکاری پێڵێن تۆ لە خراپەوە بۆ خراپترێ بیکەواتە لەبەرەوە بەداخەوە یعنی من پێم وایە سیاسەتێکی هەڵا لە هەرێمی کوردستان حکومڕانی ئەکا
و تاک بەتاکی هەرێمی کوردستانیش بەرپرسیارین هەمومان و بە تایبەتی ئەوانش کە پشتیوانیان لەو دەسەڵاتە کردووە لە ماوەی 33 ساڵی ڕابردووە کە بووە بە مۆتەکە بەسەر گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. جا لەوە خراپتر نازانم ئەمەشتانەر بە سوودانی و تۆیان مامۆستا، یعنی خۆ ئاگاداری دوێنێ وەزارەتی دارایی نووسراوێکی دەرکردووە بۆ فەرمانگەکان ئەلێ لە سەدا سێی موچەی بنەڕەتی لە فەرمانبەران ببڕن بۆ خانە نشینیەکە کە پێشتر ئەو لە سەدا حوتی بڕێوێسا کە ئێمە هاوتا بووینەتەوە بۆتە لە سەدادە دەبێ موچەخۆر قەرەبووی و لە سەدا سێ بکاتەوە کە حکوومەتی عێراق گوایە داوایەکە خۆ ئەمەش با گرانێکی کێ بۆ سەر موچەخۆری هەرێمی کوردستان. هیچ موچەخۆرێ لە سی بۆ چ لە زادینا کەمتری لێ نابڕێ. لە هەموو دنیادا هەمومان ئەزانین سندوقێکی پێوترە سندوقی خانە نشینی ئەوەی هەرێم یەک دیناریتیانە ئەم سنووقە یەک دیناریتیانە لە کاتێکە هەموو مانگێ موچە لە فەرمانبەر بڕاوە مستحقاتی حوتی لێ بڕاوە. ئێستا تۆ یاساکە لە یەکی حوتەوە جێبەجێ کردووە یاسای قانونی خانەنشینی یەکگرتووی عێراق ژمارە 9 ساڵی 2014 بەڵام دێن لە 9 ساڵ و نی لەمە پێشەوە موچە لە فەرمانبەر ئەجێڕێتەوە. ئەمە پێی نازانم یعنی ئەمە زوڵمێکی ترە لە فەرمانبەری هەرێمی کوردستانەکرد یعنی ئەمانە ئەندازیاری دروستکەری قەیرانن دائەنیشن چۆن بیرکەنەوە چۆن قوتی خەڵک بدزن چۆن دەست بۆ گیرفانی تاک بە تاکی هاوڵاتی هەرێمی کوردستان بەرن ئەمە مانای نییە تۆ موچەت نەداوە یعنی چی داوای پاشەکەوتی خانە نشینی لێ ئەەکەی. باشە ئێستا هەموو ئەم قسانەمان کرد یعنی چارەسەر چییە مامۆستا؟ چارەسەر بەڕاستی بۆ موچەخۆر ئەوەیە چارەنووسی ئەم هەشتموچەی چی لێ خۆیتە گوێ ناگرێ لە ئێمەمانان و ئێوە و هەردوو حکومەتەکە کە هەر ئەم شتە دەڵێنەوە کێشەکە و نەناردنی داهاتی نانەوتی و نەوتی ئەم چاوەڕێوەکە کە موچەکەی وەرگێ بەڕاستی. چارەسەری ئەم کێشەیە لەگەڵ عێراقایە بەڵام ئەمان پشت بە شوێنی تر ئەبەستن هەتا باسی ئەوەی کرد وتی ئەم ڕێکەوتنی کە کراوە لەگەڵ ئەوەی باسی غازەکە ئەکەی 100 ملیارەکە ئەمە کارەساد نییە. سەرۆکی حکوومەتی عێراقی فیدراڵ وتی من لە شاشەکانەوە بینیومە لە کاتێکا دەستور ئەڵێ بێ بە مشتەرەکی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە ئەمەنگاوە بنی. ئەی چی ود لە سەری ئایا وتی ئەمە نایاساییەکراوە ئەوە جگەلەوەی کە ئەو ئاگادار نییە. کاک سامان سوودانیش بڵێ یاساییە هەر نایاساییە بۆ چونکە ئەمە پێچەوانەی مادەی دەستورە ئەمە هەموو خەڵکێک ئەزانێ ئێمە زۆر جار باسمان کرد ئەبێ هەرێمی کوردستانە ڕەنگاوەکەنێ دوو خاڵ لەبەر چاو بگرێ لەسەر بنەمای یاسایی بێ لە چوارچێوەی دەستوری گشتی عێراقا بێ هیچ مەرجێشیانی تیانە ئەمە پێم چارەسەرەکارەوەیە بێ لەگەڵ بەغایە ئامادە سودانی لەسەر گرێ بەسەر چی و دۆڵاگە تۆ جارێ نەچینەسەرەوە بۆ من گرنگە بزانم بۆچوونی ئەو چی بوو لەسەرەوە. ئەو بۆچوونی ئەو زۆر بە ئاشکرا وتی ئەمە خەرقێکی یاساییە مخالفەیەکی مادەی دەستوریە لە کاتێکا کە ئەبێ حتا مەسلەی عیلاقاتی خارجی وەفدێکی هەرێمی کوردستان کاتێک ئەڕاتە دەرەوە لەگەڵ وڵاتێکە لای کەمی ئەبێ حکوومەتی عێراقی فیدراڵ ئاگادار بێ و جۆرە ڕاوێژ لە بینیانە هەبێ و لەوانەش کارەسات بارتر کاک سامان حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا سیفەتەکەی چییە؟ کاربەڕێکەرە. حکوومەتی کاربەڕێکەرە. حکوومەتی کاربەڕێکەر ئایا ئەو مافەی هەیە گرێبەستێکی لەو جۆرە بکە نەخێر پەیوەندی بە ئابووری وڵات و مامۆستا ئێوەش پێتانود ئایا جەنابەت پشاری سیاسیت لەسەرە کە ئەم بڕیارانە دەرەکەی یا ئەمە بەپێی قانون و بەپێی کاری ئیداریە کە تۆ مامەڵەکەی ئەخۆ بەشێکی ئەم گرفتانش دەگوترێت ئەو زۆر پشاری سیاسی لەسەرە. ئەو زۆر بەوازحی وتی من لە ڕابردووە ئەوەی کردومە لەسەر مەسئولیاتی خۆم کردومە و هیچ کامێک لەو شوێنانی کە ناوی هێنان دیوانی چاودێری دارایی دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئەمانە لەگەڵ ئەمایان نەبوون و تویانە ئەبێت کە کاتێک تۆ موچە ئەنێری هەرێمی کوردستانیش خاڵەکانی تر جێبەجێکە
بەڵام وتی من لەسەر مەسئولیاتی خۆم ئەوم کردووە و بە دڵنیاییشەوە وتی منیش کۆمەڵێک ئیلتیزاماتم هەیە، منیش کۆمەڵێک بە کۆمەڵێک چۆنڵێ بە جۆرێک لە تەوافق من سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقم، منیش سنوور و دەسەڵاتی منیش دیاری کراوە. لەبەرەوە هەتا وتی من ناتوانم لە دەرەوەی یاسا و لە دەرەوەی کۆمەڵێک دیسپلین هەنگاو بنێم، بەداخەوە کە ئەتوانم بڵێم ئەمە جۆرێک کێشەکە ئالۆز بووە ئێستا بە بارودۆخێک بۆی هەرێمی کوردستان ئەگەر ئێوەم کێشەیە چارەسەرکە ئەبێ لەگەڵ بەقایە هەنگاوی جدی بنێەوە کۆتایی بەم مامۆسادارە پێشتر هەر سوودانی و دەگوترا سوودانی و ینی دادگای فیدرالیش بڕیارەکە وا بووە ئەمەی هەژماری من ئەم بانقانەی کە مۆڵەتیان لە بانقی مرکزیەیە مۆڵەت پێدراون ئەمانە هیچ گرفتێک دروست ناکات و وەکو وایە کە هەر کەسێک حساب بانقی خۆی بۆکرێتەوە بە هەژماری من حسابەکرێت. ئێستا بۆچی دیسان ئەمە سەری هەڵاوەتەوە؟ بەداخەوە نەیانتوانیوە خاڵەکانی بڕیاری دادگای فیدراڵی یاسای بودجەوەکو خۆی جێبەجێ بکەن، لەبەرەوە جۆرێک لە بەدگومانی لە نێوانیانە دروست بووە. ئەمە گرفتەکە لەوەدایە ئێمە ئەڵێن ئەبێ حکوومەتی عێراق موچەش بدا، بەڵام هەرێمیش هیچ پابندێک ئەنجام نەدا، کە ئەمە بەڕاستی لە نیزامی ئیدارەی دەولەیە جێی نابێتەوە. اینجا ئێمە ئەم سیاسەتە هەڵەیە لە هەرێمی کوردستانە کاک سامان ئەگەر لەبیرت بێت لە ڕۆژەکانی شەڕی ناوخۆیە ئەوەی کە زۆر باس دەکرا بریتی بوو لە گومرگی ئیبراهیم خەلیل. سلەیمانی ئەیوت پارتی لە داهاتی ئیبراهیم خەلیل بەشی سلەیمانی نادا. ئەمە یعنی سەیری کە ئەم هەرێمی کوردستانە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان 33 ساڵە زوڵمیان لێکرێ، ئەچەوسێندرێنەوانێ، ستەمیان لێ ئەکرێ بە ئەنواعی شێوە بەداخەوە. باشە هەرێم چی پێکرێ بەرامبەر بەم بڕیارانە بەم داواکاریانە هەرێم ئەتوانێم کێشەیە چارەسەرکە؟ خەڵکە دڵسۆزەکە کاک سامان بۆ مێژوو لەوانەیە هەموو ئەوانەی کە دڵسۆز بوون بۆ ئەم دۆزی کورد بۆ شایستە دارایەکانی هەرێمی کوردستان لە سەرەتا وتومانە ئەبێ لەگەڵ بەغایان ڕێکەوین، ئەبێ کێشەکان چارەسەر بکرێ، ئەبێ هەرێم پابند بێ، ینی بڕۆن بە ئەرشیفی ساڵانی ڕابردوومانەوە. ئێمە هەمیشە وشیاریمانەدا کە ئەم دۆخە تا سەر بەردەوام نابێ. تۆ ناکرێ بڵێ من هەرە بێ موچە وەرگرم و بەڵام من هیچ پابندێک بەرامبەر بە حکوومەتی عێراقی فیدراڵ جێبەجێ ناکەم، کە ئەمە لە دنیاە وێنەی نییە. بەداخەوە هەرێمی کوردستان نەیویست ئەم کێشەیە چارەسەرکاوە. ئێستاش بارودۆخەکە بە ئاراستەیەک ڕۆیشتووە، ئەگەر بە تەمای ئەوە بێ خەڵکی تر بێ ئەم کێشەی بۆ چارەسەرکا من دڵنیام هەر چارەسەرەکە ئەبێ ئەوەیە لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە ڕێبکەون بەو مانایی پابند بن بە یاسا و بە بڕیاری دادگا و کۆتایی بەم کێشەیە بهێندرێ. زۆر باسی دادگای فیدراڵی ئەکرێ مامۆسەدارە، خۆت پیاکی قانونی من دوێنێ کەسێکی قانونی میوانم بوو ئەڵێ دادگای فیدراڵی بە پێی یاسا هیچ بڕیارێ لەسەر بڕیاری ڕابردووی نادا، کۆتایی هاتووە کە بڕیارێک دەرەکە جارێکە بڕیار ئەو بابەتە بۆیە ینی دادگای فیدراڵی ئەوەی کە ئومێدی لە سەهات چنراوە هیچ ناڵێت تەواو تازە لەسەر موچە چیتر ئەتوانێت سامان ئەو وتەیە زۆر تەواوە. ئەم بڕیارە کە ئێستا ئەسکاڵا کراوە داوای ئەمریکی وولایی کراوە ئەمریکی فەرمانێکی سالاری کراوە، ئێمە ئەم بابەتەشمان لەگەڵ بەڕێ سوودانیا باس کردمان بۆی مەخرەجێک بدۆزینەوە بۆی موچە بێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان. باسی ئەوەی کرد کە هەندێکیان لە سەفەری حەجن و هەندێکیان بەڵام ئەو قسەی بەڕێست و ئەو بەڕێزەش کە باسی کردووە لای جەنابەت زۆر تەواوە. ئەم بابەتە ئەم پرسە دادگای فیدراڵی یەکلای کردوێتەوە، هەتا لە وەڵامی سکاڵای ئەو هاوڵاتیانەش ئاماژەی داوە بە بڕیاری 224 ئیتیحادی ساڵی 2003 کە لە بەرواری 21 شوباتی 2024 دادگای فیدراڵی یەکلای کردوێتەوە. ئەمە یەک خاڵێکی تریان ئەمری وەلایی بۆچی دەرەچێت بۆ ئەم پرسیارە لای هاوڵاتی ڕۆشن بێ بۆ نمونەیەکی سادە بۆی تێبگەین. بەڵێ من
بۆ نمونە خانوویەکم کردووە لە ئەرزێکی تەجاوازە با بڵێن سکاڵا کراوە و حاکم بڕیاری داوە محکەمەکە ئەو خانووی من بڕوخێنن منیش داوا لە دادگاکەم ئەڵێم ئەمرێکی وەلائیم بۆ دەرکەن جارە خانووەکە من ڕوخێنن با قەزیەکە یەکلا بێتەوە ئەگەر ئەرزەکەی من بوو ئەی دوای چۆن قەرەبووی خانووەکەم بۆکەنەوە ئەمری وەلایی بۆ شتێکی لەو جۆرەیە یان قوتابێک ڕێگری لێ یەکرێ بڵێن نابێ ئیمتیحان بکەی ئەڵێ کاکە با ئیمتیحانەکەم کەم نەوەکو دوای ڕێگریەکە وا دەرنەچێت چۆن قەرەبوومەکەنەوە ئەم بابەتە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە دادگای یەکلا کراوەتەوە بات و ئەمری وەلاییشی بۆ دەبرێت من شەمان قەناعەتم هەیە بۆ ئەمری وەلایەکە بەڵام یەک حاڵەت هەیە یەک حاڵەتی ئەگەر بێوێ سڵحێکی سیاسی ئینسانی نازانم ئەوە ئەگەڕێتەوە بۆ بڕیار بەدەستان لە دادگای فیدراڵی آخر ینی بە قسەکەی جەنابەت جا خۆشبەختانە و میوانەی من کە عەبدولقادر دوێنێ شەر بەو خانووە نمونونەکە هێنایەوە لەسەر ئەمری وەلای ئەڵێ ئاگاتان لە یەک بووە جام بەسم ئەوەیە ئێستا دادگای فیدراڵی ئەم ئەمرە وەلایە خۆ دەرناکا خۆ ناڵێ ئەم موچەیە بۆ نمونە کێشەی تایە با ڕایگرینەوەکو فەرمانبەر و حکومەتە ڕێکەکەون چکە ئەو پێشتر بڕیاری یاوە کۆمەڵێ بڕگەی دیاری کردو و تێتیە بێ ئەم موچەیە بدرێت تێکەڵ بە مبلانی سیاسی نەکرێ حکومەت ێرەم پابند بێ بە تاوتین و ڕادەستکردنی داات خۆ جارێکە ناتۆ ئەم بڕیاری خۆی پێداچوونەوە پیا بکاتەوە بڵێ کاکە ئیلا بێت ئێوە ئەگەر نەیشیە داهاتی ناخۆ ئێوارە بێ موچە بنێرن وەک ئاماژەم پێکرد کاک سامان منش قەناعەتم وایە ئەو ئەمری وەلایەی ناکە لە یەک حاڵەتە ئەو گومانەم هێشتەوە ئەو گومانە هێڵمەوە بیانەوێ هەر جۆرە لە جۆرەکانی تر ناوێنەی سڵحێکی سیاسی لە بینی هەرێم و بەغا ڕۆڵە ببینن کە من ئەوەش بە دوورە بینم بۆ چکە بابەتەکە یەکلا کراوەتەوانێ ئەو ئیتر ئەڵێ من وەکو جیهەیەکی قەزایی بڕیاری خۆم داوە جیهەی منەڤیزە تۆی حکوومەتی ئەسڵەن ئێستا ئەبێ لانی کەم تەرخەم سزا بدرێ ئیجراعاتی لەگەڵا بکرێت ئێ باشە ئێستا مامۆسادارە ینی ئەمەی کە جەنابەت باسیەکەی بەڕاستی هیچ هەوڵێک نییە لەلایەن هەرێمەوە کە دەبوو یعنی لە ماوەی ئەم هەفتەیە شاندی سیاسی بڕۆشتایە شاندی بۆ نمونە تەکنیکی و دارایی بڕۆشتایە ئەم کێشی ئەم بێباکیی هەرێم لە چییە لەوەی کە چاوەڕێی ئەمە ئەکا کە بۆ نمونە ئەم کێشەیە چارەسەر بێە هەر ئاوا بیهێڵێتەوە و بیگلێنێ بە کێشەی سیاسیەوە کە لە کاتێکە کێشەکە کێشەیەکی دارایی ئیداریە سەرف لە هەرێمی کوردستان عەقڵێتێک حکومڕانیەکە ئەتوانی بڵێ بە تەعبیرێکی سادە بە عەقڵێتی شاخ ئیدارەی شار ناکرێت سیستەم و ئیدارە و حکومڕانی کارێکی گەورەیە کارێکی پیرۆزە ئەگەر بتێوە لە خزمەتی خەڵکا بێ تۆ لەبری ئەوەی خەڵک لەگەڵ وڵاتێکی دراوسەیە نایەوێت کێشە دروستکە چ جای لە ماڵی خۆیان کێشە دروستکە و زمانی هەڕەشە و فشار و تەسعید بەکاربێنێ ئەمە کەی خزمەت ئەکا بە پاراستنی ئاسایشی هەرێم و پاراستنی ئاسایشی ئابووری هاوڵاتیان و ئیستقراری هەموو جۆرەکانی ئاسایشی وڵات بەڕاستی باشە ئەمە قسەیەکی کاکپاوڵم لە یادایوت هەر کاتێک کێشە بۆ موچە دروستە بوو کاقوبا دەچووە بەغدا و ئاهات و موچەکە ئاهات با پرسیارەکەی من وابێ کاقوباد و کاک مەسرور ئەگە بڕۆنە بەغدا بەڕاستی کەیوە ئەمڕۆ لای سوودانی بوون کە بڕیار بەدەستە ئەوان بڕۆن بەگوێ ئەوان موچە نێرێ یا هەمان جوابیە بێ کە یاوێتەوە بە ئێوە تەسەورەکەم هەمان وەڵامی هەبێ ئەو ئەوێ غیتایەکی قانونی بۆ چارەسەرکردنی کێشەکە بدۆزێتەوانێ و پێی وایە لە ڕابردووە لە ڕێگای ڕێکەوتنی شەخسی و مراعات و جۆرێک لە جۆرەکان هاوکاری و پێدانی قەرز و ناوی ئەنێ سولفە و منحە و ئەم قۆناغانە تاقی کراونەتەوانێ باشەوا لەبەر خاتری فڵان و فیسار مانگێکیشیدا ئەی تۆ ئەم ئێستا زانی لە سەرەتای ساڵای نانی ئێستا هەژ موچەی فەرمانبەران ئاسۆی ڕوون نییە دیار نییە ئەجا پرسیارەکەی میش ڕێکەمەیە ئێمە هەشت موچە ڕوون نییە و دیار نییە ئەدرێ یاخودنا هەرچەندە زۆر جار
من میوانەکانم گەشتبینن بۆ نموناڵێ خۆ نابێر ئەدرێ بەڵام دانەکە چۆنە مامۆساگە بیری بێ وەکوی کە جناب باسی کرد ئێمە لە 2023 سێ موچە فەوتا لە 2024 موچەیە فەوتا ئەگەر بەم دۆخە بڕوا دڵنیا بە تا سەری ساڵ دوو موچە زیاترە فەوتێ ئەگەر چارەسەریش بێت چکە ئەوەڵێ من حسابی خیتامی داخەم لە کۆتایی ساڵە وەکۆی کە پار تووشمان بوو پرسیارەکە ئەوەیە ئێمە کەوینە ناو هەڵبژاردنەوە ڕەنگە حکومەت کاربەڕێکەرەوێ ئەو کاتە دۆخەکە قورسرە بێ بۆ خەڵک حکوومەتی هەرێمی کوردستان فێری ئەم یاریە بووە لە ساڵی 2020 5 جار موچەی دابش کردووە چواریان بە لێبڕینی لە سا 7 یەکیان بە لێبڕینی لە سا 21ەوە کە کۆیەکەیەوە 4 موچە ئەکا ئەمە پیشەی ئێستایان نییە ئەمەیەک دووهەم حکوومەتی هەرێمی کوردستان دوجار ئەو بەرپرسە لە دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چونکە حکوومەتی فەرمانبەرانی کوردستان فەرمانبەری حکوومەتێکن ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر موچەی پێدابین ناکرێت ئیدارەی وڵاتی پێ ناکرێت با ئەعلانی فەشەلی خۆیان بکەن ئەمە بەشێک بەشەکەی تری پێم وایە داهات لە هەرێم زۆرە دەی با جورئەت بکەن دەستی بۆ برن کە داهاتی ئەو میلەتەی ئەو خەڵکەی خۆی باوکی کەس نییە و بەری ڕەنجی عارەقی شەو ڕۆژی کەس نییە داهاتی گشتیە بۆ گشتی ئەبێ سەرف بکرێتەوانە دەی با جورئەت بکەن بڕیار بدەن بڵێن ئەوە ئێمە موچە دابەشەکەین و ئەوەی هەمانە لە پێناوی خەڵکی کوردستانە بەکارێهێنین بەڵام دوو ڕۆژی کایبینی هەڵبژاردنەوەکو بەڕێزدا ئاماشەت کرد تەخشان و پەخشان بە پارەواکەن و دابەشەکەن بەسەر خەڵکە بۆ کڕینی دەنگی خەڵک باشە ئێستا ئومێدەکان نەمان بۆ پێش جەژن کە موچە دابش بکرێ ینی بەوەی کە جەنابەت دەموچاوی سەرۆگۆزیران ینی خوێندە بێتەوە یا قسەکانی کە تێبینیت کرده بێ دوای جەژن موچە درێ یا حتا وەکو شاند و شاندکاری نەچێ و ڕێکەوتن نەکرێ موچە نادرێ ئێمە وتمان هەرچی کراوە ئەم یەک دوو ڕۆژە ئەم مژدە بدە بە خەڵکی کوردستان مەخرجێک بدۆزنەوانێ سیغەیە بدۆزنەوانێ چۆن لە ڕابردووان گاونراوە ئێستا کاتەکە زۆر هەستیارە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نیگەرانن هەموو ماڵێک بە چاوەڕوانی و ئەڕوانێ پێش جەژن وتی ناتوانم هیچ بەڵێنێک بدەم دوو هەم وتی ئەبێ غیتایەکی قانونی بدۆزرێتەوە بۆ ئەم بابەتە سێم ئەڵێ ئەبێ هەرێم پابند بێ بەم سێ خاڵەوە کە هاتووە لە یاسای بجە و بڕیاری دادگای فیدراڵیە لەبەر ئەوە باشترین چارەسەر هەر ئەوەیە هەرێمی کوردستان مراجعەیەکی هەڵوێستی خۆی مووقیفی خۆی ئەوەی ناوی ئەنەی چی با بەرامبەر بە عێراق پابند بێ بڕیاری دادگا جێبەجێ بکە و ئەگەر حکوومەتی عێراق هەر کەم تەرخەم بوو ئێوە کاتە ئێمە بە هەمومان ئەبێ ڕووی دەمام بکەینە حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان و قونسوڵی دنیا و نەتەوە یەکگرتوەکان بڵێن کاکەوە عێراق ئەوێ گەلی کوردستان برسیکە بەڵام ئێستا بادیەکە هەرێمی کوردستانە گرفتەکەی ئێمە لێرەوە سەر هەڵەدا یان جاری وایە وای کردووە مۆقیفەکەونە زەعیفەوە مانانیش لە شوێنێکیوە ناتوانن بە دەنگی بەرز داوای حەقی خۆتان کرد والله حق کەس نابێ شەرمی لێ بکە ئەبێ داوای بکە ئێمە بۆ مافی قوت و خەڵکی کوردستان چوین و بەو پەڕی شانازیشەوە بەڕاستی قسەمان کردووە و ئەوەی کە ئێستا ئەم پرسیارانەی بەڕێزت چۆن ئەڵەی تاک بە تا خەڵکی کوردستانمان لەگەڵا بۆ ئەوەی لە ناخی ئەوانە بۆ وتومانە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە بەکە حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەم نییە و مقەسیر نییە و گرفتی دروست نەکردووە بەڕاستی من زۆر سپاس دەکەم مامۆستا داراسیەکانیانی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکگرتوو زۆر سپاس بۆ بەشداریکردنت زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ێستا بینەری هاوپرسیارن بەخواتانە سپێن و خواتانە دەرچوانی دانەمەزراوی ساڵی 2024 ماوەی چەند مانگێک دەرچوو بەسەر ماوەی چەند مانگێک تێپەڕیەوە بەسەر دەرچوومان لە کۆلێژی پزیشکی بەڵام تا ئێستا دانەمەزراوین بە پێچەوانی ساڵەکانی ترەوە کە لە مانگی 12 دامەزران ڕاستی ئەمە پێنجەم جار ئێمە لە بەردەم بەڕێبەراتی تەندروستی سلێمانیا کۆبینەوە گربوونەوە ئەنجامین بەڵام
هێشتا وەڵامێکی دقیقمان پێ ناڵن کە هۆکاری دانەمەزرانەکەمان چییە. هەندێک هەواڵ و هەندێک بەڵێنمان پێ درراوە بەڵام ئەو بەڵێنانە تا ئێستا جێبەجێ نەکراون و لە بری بەڵێنەکانی خۆیان کۆمەڵێک هەنگاوی تریش نراوەتە بەر کە ئێمە بە بیرکردنەوەی خۆمان بە زەرری ئەبینین بۆ کۆی پزیشکان بە هەموو پزیشکانی کۆی پلەبەندەکانەوە ڕێگەیەک پێشنیار کراوە کە بەبێ دامەزراندنی پزیشکانی نوێ هەموو بنکەکان و هەموو ناوچەکانی تەندروستی پڕ بکرێتەوە کە ئێمە ئەمە بە زەرێکی گەورە ئەزانین. پێشۆگرفتی ئێمە ئەوەیە کە وەجبەی 2024 دابمەزرێت و ئەو کەلێنی بەهۆی دانەمەزراندنی ئەوانەوە دروستە بێ ئێمە ئامادەنین پینەیکەین و شوێنی ئەوان پڕکەینەوە چکە ئەمە ڕێگە خۆشکەرە بێ بۆی ئەوان هیچ دانەمەزرێت هەندێک وعدمان پێ دراوە بەڵامەتر حەز ناکەم زۆر باوەڕمان پێ نییە تا جێبەجێکرێت. دوو هەفتەی کەش وەجبەیەکی کێتە سەریکە ئەترە وەجبێ دامەزرێ کۆی پرۆسی دامەزرانی کەپتی تەندروستی و پزیشکی گشتی ئەکرێتە مەترسی و لەوانەیە تر زۆر کەمکان نەمێنێ کەندی تەندروستی پێویستەکە ئەم دکتۆرە تازانە بێنە ناوی کۆمەڵێ شوێنەیە بەتایبەت ئەوانەی دەرەوەی شار بکە تەندروستیەکان ئەمان پڕیکەنەوە بەسکە ئێستا دانامەزرێنەوە ئەم دامەزرانە وەستاوە پێویستەکە دکتۆر پڕیکاتەوە دکتۆریش پێویستەکە پلەکەی سەرکەوێ تەقدیمی پسپۆڕیکە بڕوە ناتوانێت لە یەک شوێنە بمێنێتەوە ئەگەر لە یەک شوێنە بمێنیتەوە کێشەی نەقسی پسپۆڕی بۆ دروستە بێ شۆڵبوونی خەستخانەکانە بۆ دروستە بێ خراپی دۆخی دکتۆرە بۆ دروستە بێ کە کاریگەری لەسەر نەخۆشەیە. بۆچی جوابێکی دقیق و کۆتایی نییە لەسەر دانەمەزراندنی ئێمە و بزەوت ئەمانێت تێبگەین ئەو دوایەوە هەموو بەڵێنی کە پێمان دراوە لە هەولێر چ لە هەولێر بێ لەلایەن وەزیر خۆیەوە لەلایەن وەکیل وەزیرەوە لەلایەن تەبێژی وەزارەتی تەندروستی و لە دوایەوە هەموو بەڵێنی کە پێیان ناوین تا ئێستا بۆچی هیچ شتێک جێبەجێ نەبوو هەر لە ئاستی قسەیان ماوەتەوە.